زابۆیە دایک و باوکانی خۆشەویست و مناڵانی چاوگەش و بینەرانی ئازیزی کەناڵی دیمان کە ئێستا لە دیارمان دانیشتون هیوادارین ئێوەی خۆشەویست هەمیشە هەوڵ بدەن مناڵەکانتان فێرکەن هەمیشە ڕازگۆ بن درۆی نەکەن چونکە درۆ زۆر خراپە زۆر لەبەر ئەوەی مناڵ ئەگەر لە گچکەیەوە فێ درۆکەی گەورە بوو دەبتە درۆزنێکی گەورە واتە کاتێک کە قسە درۆیەک دەکا ئەگەر بێوێ بتەوێ شتەکە درۆ بکاتن درۆیش کردو دەکا لۆ ئەوەی درۆی یەکەمی ڕاست کاتەوە جا بۆیە هیوادارین دایک و باوکانی خۆشەویست هەمیشە هەوڵ بدەن مناڵەکانتان درۆی نەکا وەنیە کوردستان کوردستانە تو شتێ لۆ مناڵە چاوگەشەکان لە کۆتایی شایە ماشەکەم زۆر سپاس شایەنەکەم هاتم بۆ ماڵەکەم و ئەڵێم بۆ پێویست ناکەیانی کە بۆ منێمە پەرداخێک ماشەکەم بڵێ من نەبوو وایە ڕاست